بە هیوای کاتەکی خۆش خوێندکاری ژیر لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 34. لاپەڕە 34 ئەو کتێبە باسی خەمڵاندنی ژمارە دەیەکان. خەمڵاندنی ژمارە دەیەکان هەروەکو خەمڵاندنی گشتیە ژمارەکانی دی هیچ جیاوازیەکی نییە، بەڵام پێشەوەی بچینە لای خەمڵاندنی ژمارە دەیەکان پێداچوونەوەی خێرا شیکار دەکەم، چونکە دەربارەی نزیککردنەوەیە. نزیککردنەوەش بابەتەکی زۆر گرنگە. لێرە نووسرایە نزیک بکەوە هەر ژمارەیەک بۆ نزیکترین سەد. نزیکترین سەد کە دەڵێ نزیکترین سەد دەبی بزانین کامە خانە خانەی سەدانە. دەچمە لای ژمارە یەکەم ژمارە لە لای ڕاستم خانەی یەکانە، ئەوی دی خانەی دەیانە، سێیەکە خانەی سەدانە، واتە دەبی سێیەکەی نزیک کەمەوە. کە سێی نزیک دەکەمەوە ژمارەکانی لای ڕاستی سێ هەمویان دەکەمە سفر، دەبنە سفر. هەموو جار چ خانەک نزیک دەکەیەوە ڕەنووسەکانی لای ڕاستی ڕەنووسەکەی نزیک دەکەیەوە دەبنە سفر، دەیانکەیە سفر. لێرە دەمەوێت یەکشت ڕوونکەمەوە، مەبەستم لە ڕەنووسی گچکەیان بچووک لە سفرەوە هەتا 4، لە سفرەوە تا 4 مەبەستم لە ڕەنووسی گەورە لە 5ەوە هەتا 9. ئێستا گوتمان هەموو ڕەنووسەکان دەکەمە سفر، سێیەکەش جارێ وەکو خۆی دینمە خوارێ. دوای دەچم تەماشای ئەو ڕەنووسەی دەکەم کە نزیکی سێیەکەیە لە لای ڕاست. نزیکترین ڕەنووس لە سێ ڕەنووس 4، لەبەر ئەوەی 4 ڕەنووسەکی گچکەیە ئەو سێ هەروەکو خۆی دەمینێتەوە، هیچی لێ ناکەم. ئەگەر 4 گەورە بە سێیەکەم دەکردە یەکم لۆ زیاد دەکردم کرد بە 4، بەڵام لێرە ژمارەکە دەکاتە نزیکەی 300. دێمە لای پرسیاری ژمارە 2. خانەی یەکان شەشەکەیە، خانەی دەیان سفرە، سەدان 5، هەزاران 2. ئێستا ئەو ڕەنووسانەی دەکەونە لای چەپی پێنجەکە وەکو خۆی دەنووسمەوە، ڕەنووسەکانی دی هەموو دەبنە سفر، پێنجەکەش جارێ وەکو خۆی دەنووسمەوە. پێنجەکەی دەنووسم وەکو خۆی، ئەوانی دی هەموو دەکەمە سفر، دووەکەش هەر وەکو خۆی دەمینێتەوە. ئێستا دەچم تەماشای ئەو ڕەنووسەی دەکەم لە لای ڕاستی پێنجەکەی خۆمە، چونکە ڕەنووسەکی گچکەیە پێنجەکە هەر وەک خۆی دەمینێتەوە، هیچ دەستکاری ناکرێت. کەواتە ژمارەکەم دەبیتە نزیکەی 2500. دەچمە لای ژمارە 3. ڕەنووسی 7 ڕەنووسی یەکانە، 6 دەیان سفر، سەدان 4، هەزاران 5، 10,000. ئێستا ڕەنووسەکانی لای چەپی سفرەکە وەکو خۆی دەنووسرێتەوە، سفرەکە جارێ وەکو خۆی دەنووسرێتەوە، شەشەکە لەگەڵ هەفتەکە دەبن بە سفر، ئەوانەی لای ڕاستی سفرەکە هەمویان دەبن بە سفر، چارەکە وەکو خۆی، پێنجەکە وەکو خۆی. ئێستا دەچم تەماشای ئەو ڕەنووسەی دەکەم نزیکی سفرەکەیە لە لای ڕاست، نزیکترین شەشەکەیە. شەشەکە چونکە ڕەنووسەکی گەورەیە، ئەو سفرەی من ببورن، ئەو سفرەی من دەگۆڕدرێ، دەبی ببیتە 1. یەکی لۆ زیاد دەکەم. ئەگەر سفر بوو دەبیتە 1، ئەگەر 1 بوو دەبیتە 2، 2 بوو دەبیتە 3، ئاوا. ژمارەکە چی لێ هات؟ بووە 54,100. نزیکەی بووە نزیکەی 54,100. دێمە لای پرسیاری 4.
خانەی یەکان چییە؟ سێ کە خانەی یەکانە پورن، سێ کە خانەی یەکانە، شەش دەیان، چار سەدان، سفر هەزاران، سێش دە هەزاران. چارەکەمە بەستمە نزیکی دەکەمەوە، جارێ وەکو خۆی دەینووسمەوە. ئەو جا ژمارەکانی لە چەپی چارەکە وەکو خۆی دەنووسمەوە، هیچیان لێ ناکەم، وەکو خۆی. سفرەکە وەکو خۆی، سێکەش وەکو خۆی. ژمارەکانی لای ڕاست هەمویان دەکەمە لای ڕاستی چار، هەمویان دەکەمە سفر. شەشەکە دەبیتە سفر، سێکەش دەبیتە سفر. ئێستا دەچم تەماشای ئەو شەشەی دەکەم نزیکترین ڕەنووس لە چار کە نزیکی دەکەمەوە، چونکە شەش ڕەنووسەکی گەورەیە، ڕەنووسە چارەکە دەبی بە 5. دەیسڕمەوە، دەیکەم بە 5. ژمارەکەم بۆ چ نزیکەی 3500. دێمە لای پرسیاری 5. خانەی یەکان، خانەی دەیان، خانەی سەدان، خانەی هەزاران، خانەی دە هەزاران، خانەی سەد هەزاران. ئەو خانەی ئەمن نزیکی دەکەمەوە، پێنجەکەی کەسکەکەیە، ئەوانەی دەستی چەپ وەکو خۆی دەنووسمەوە، 156 وەکو خۆی بێ دەستکاری. ئێستا دەچمە لای ڕەنووسەکانیش هەموو دەکەمە سفر بێگومان، بابیان کەمە سفر. ئێستا دەچمە لای ئەو 5 زەردە، چونکە 5 ڕەنووسەکی گەورەیە، ئەو 5 سەوزە 1 کیلۆ زیاد دەبی بە 6. دەیسڕمەوە لێرە، دەیکەم بە 6. ژمارەکەم بۆ چ 156,600. ئەوە تەواو بووین لە نزیککردنەوە. ئێستا دێینە سەرباسی خەمڵاندنی ژمارە دەیەکان. لێرە نووسرایە دەتوانی سەرجەم و جیاوازی و ئەنجامی دابەشکردن، بێگومان ئەنجامی لێکدانیش بەس لە بیریان چۆ بنووسن، لە ژمارە دەیەکان بخەمڵێنی. بۆ خەمڵاندنی ژمارە دەیەکان هەمان ڕێگە بەکاربهێنە کە لەگەڵ ژمارە سروشتیەکان بەکارت هێناوە تا ئێستا. واتە لە خەمڵاندن جیاوازی نییە، هەمان ڕێگا وەکو ئێستا نزیککردنەوە کوور نزیکم کرد، هەمان ڕێگایە. خشتەکەی بەرامبەر تێچووی پەیوەندیکردن لە نێوان ئەمریکا و ژمارەیەک لە وڵاتانی تر دیار دەکا. ئاری 1 خولەک پەیوەندی لەگەڵ هەر یەک لە هیندستان، ئوردون، پاکستان کرد. تێچووی هەر سێ پەیوەندیکردن نزیکەی چەندە بخەمڵێنە. ئەوەش خشتەکە تێچووی قسەکردن، بێگومان مەبەستیان قسەکردن بە تەلەفۆنە، پەیوەندی تەلەفۆنی دەنا قسەکردن پارەی تێناچی. دەبا بنووسرا بە پەیوەندی تەلەفۆنی، چونکە پەیوەندی زۆری هەیە، پەیوەندی بە ڤیدیۆ هەیە کە تێچووەکەی جۆرەشکەیە، پەیوەندی بە سکایپ و ڤایبەر و شتیوا هەیە کە ڕەنگە پارەی تێنەچی زۆر. دەبووە نووسرا بە پەیوەندی تەلەفۆنی، بەڵام نەنووسرایە. ئێستا وڵاتەکان یەک نووسراینە، بەڵام گرنگترین شت لای ئێمە کامە سێ وڵاتە لێرە، وڵاتی هیندوستان لەگەڵ ئوردون، ئەوجا پاکستان کۆیان دەکەینەوە 1.79 1.87 2.17. ئەو سێ وڵاتە بە دۆلار لە 1 خولەک وابزانم، لە 1 خولەک نرخی خولەکێک. ئێستا دەچین ئەو سێ ژمارەیە کۆ دەکەینەوە،
هەرسێکیان بەڵام بە خەمڵاندن. لێرە خەمڵاندنەکە کووە؟ خەمڵاندنەکە ئەوەیە کە ژمارە ئەو یەکانە ژمارە یەکەکان نزیک کرایتەوە، واتە ژمارەکە بوویتە ژمارەیەکی کە نووسرایە سروشتی، بەخۆی دەبا نووسرا بە ژمارەی تەواو، بەڵام سروشتی کەوا ژمارەیەکی سروشتیە، واتە بێ فاریزە. واتە لێرە ئەو 179 بووە بە 2، 187 بووە بە 2، 2 هەر بووە بە 2، لەبەر ئەوەی هەمویان لە 2 نزیکن. ئەوجا لە جیاتی نووسرابی 2 کۆ 2 کۆ 2 نووسرایە 3 جاران 2 کە هەر یەک شتە دەکاتە $6، کەواتە تێچووی هەرسێ پەیوەندیکردنەکە بریتە نزیکەی $6. لێرە نزیککردنەوەکە کوو بووە؟ نزیک کرایتەوە بۆ نزیکترین ژمارەی سروشتی. ئەو یەکە لەبەر چ بوویتە 2؟ چونکە ئەو هەفتە ڕەنووسەکی گەورەیە، بێگومان ئەو نۆیە هەر هیچ هەر دەبیتە 0، هەفتەکەش هەر دەبیتە 0. ئەو یەکە لەبەر چ بوویتە 2؟ چونکە ئەو هەشتا ڕەنووسەکی گەورەیە. ئەو دووە لەبەر چ هەروەکو خۆی مایتەوە؟ چونکە یەک ڕەنووسەکی بچووکە، هەمووشیان بووینە 0. لێرانە دەبینین کە نووسرایە 200. ئەوە هەتا پیشان بدەین کە ڕەنووس لێرە هەبووە ژمارەکەش نزیک کرایتەوە بە خەمڵاندن، واتە باشترە ئەوە بنووسین فاریزە. ئێستا دێینە لای نمونەی دووەم، بخەمڵێنە. ژمارە یەکەم 36 لە 10 جارانی 18.25. بەڵام لێرە زۆر ئاسانکاری کرایە، نووسرایە نزیکیکەوە بۆ نزیکترین 10. نزیکترین 10 هەموو کەس دەزانی کە 6. ئەو شەشەی ئێرە ئەوە خانە یەکانە، ئەوە نزیکترین دەیە، ئەو سەیە. لێرەش 8 خانە یەکانە، یەکەکە نزیک دەکەینەوە بۆ نزیکترین 10، کە ئەو سێی نزیک دەکەینەوە چونکە 6 ڕەنووسەکی گەورەیە، سەیەکە دەبیتە 4، دەبیتە 40 ژمارەکە، بێگومان ئەو 4 هەر هیچ، ئەو 4 هەر 0 دەبتە 0. لێرەش یەکەکە دەبیتە 2، 8ەکەش دەبیتە 0 چونکە 8 ڕەنووسەکی گەورەیە، واتە ژمارەکە 36 دەبیتە 40، 8 دەبیتە 20. ئێستا لێکدانیان زۆر زۆر ئاسانە، 2 جاران 4 8 ژمارەکە دەبیتە 800، 2 سفرەکەش دێتە خوارێ بێگومان. ئەو جەدوایە دەنووسی خوێندکاری ژیر، ئەوە زۆر گرنگە. ژمارەکەی خۆمان جاران کە 2 ژمارەیە، ئەوەش زۆر گرنگە، دەکاتە نزیکەی، ناکاتە 800 بە تەواوی، نزیکەی. ئەوە هێمای نزیکەی لە جیاتی ئەو هێمایە. ئێستا ئەوەش تەواو بوو، دێینە لای ب. 162.8 لە 10 دابەشی 8.16%. لێرە نووسرایە چ؟ تۆزەک جیاوازە، 2 ژمارەی گونجاو بەکاربهێنە، نەنووسرایە نزیکی بکەوە بۆ چ. لێرە تۆزەک ڕەنگە ئاسان نەبی خوێندکاری ژیر 2 ژمارەی گونجاو ببینیەوە. لەبەر چ؟ لەبەرەوەی لێرە بە کەیفی خۆتە، یەک لە ژمارەکان ڕەنگە بکەیە ژمارەیەکی سروشتی نزیکیکەیە، ڕەنگە ئەویدی نزیک بکەیەوە بۆ نزیکترین 10 یان 100 یان 1000. مەبەستم لەو لێرە نییە، مەبەستم لە ڕاهێنانی دیکەیە، پرسیاری دیکەیە. لێرە چونکە سربەست و ئازادی ئاسان نییە ئیشەکەت، دەبی بە خۆت 2 ژمارەی گونجاو ببینیەوە
کە هەست بکەی لە دابەشکردن ئاسانکاریت لۆ دەکەن، یان لە لێکدان، یان لە هەرچبی کۆکردنەوەیان کەمکردنەوە. لێرە چ کرایە لەو ڕاهێنانەی 162 نزیک کرایتەوە بۆ نزیکترین 10 کە تەماشاکەین شەشەکە نزیک کرایتەوە لەبەر ئەوەی دووەکە کەمە هەر بوویتە 0 و تەواو بوویتە 160. بەڵام 8 و 16کە ئەویش نزیک کرایتەوە بۆ نزیکترین 10 واتە بۆ نزیکترین مەبەست ببورن نزیکترین ژمارەی سروشتی نەک نزیکترین 10 کەواتە دووشتی جیاوازن. 8 و 16کە تەنیا بوویتە 8 16کە نەمایە چونکە یەکی ئێرە زۆر کچکەیە ئەو هەشتە ناگۆڕێ ببیتە 9 هەر پێویستیشمان نییە بیکەینە 9 چونکە 160 زۆر ئاسانە دابەشی هەشتی بکەیت نەک دابەشی 9 چونکە 16 دابەش 8 دەکات 2 سفرەکە دێتە خوارێ. واتە خەمڵاندن ئەوەی ڕاستی بیواتە ئاسانکاری بە دوای ژمارەی ئاسان بگەڕێ، بەڵام هەمان کات دەبی ژمارەکە شیاوبی، ناتوانانی ئەتو ئەو هەشتەی بینی بیکەیە 16 چونکە نابی 8 جار زیادیکەی، یان 160کەی بکەیە 10 ئەوها نییە، دەبی دوو ژمارەی گونجاو وە شیاو لە هەمان کات. ئەوجە دەنووسین کەواتە 182 دابەش دەکاتە نزیکەی، ئەوە هێمای نزیکەی 20. ئەوە لێرە هاتینە کۆتایی بەڵام هاتینە لای ساغ بکەوە بەوانەکەدا بگەڕێەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە، بڵێ چۆن سەرجەمی 4 و 7 و 9 8 و 9 7 و 9 3 و 9 دەخەمڵێنی. لێرە ئەمن ئەو 4 و 9ە دەیکەمە ژمارەیەکی سروشتی واتە 4ەکەی نزیک دەکەمەوە، چونکە هەفتەکەی تەنیشت ئەو 4ەی ڕەنووسەکی گەورەیە 4ەکە دەبی بە 5 ئەوانی دیش هەموو دەبنە 0. 5 لێرە ببورم بەو نەوعینە نووسم 5 ئەوجا 0 پێویستیش ناکە بنووسم، هەر دەتوانم بنووسم 5. پاشان دێمە لای هەژدەکەی، لێرە ئەو یەکەی نزیک دەکەمەوە کە خانەی دەیانە، لەبەرەوەی هەشتەکە ژمارەی ڕەنووسەکی گەورەیە یەکەکەی دەکەمە 2 واتە ژمارەکە دەبیتە 20. لێرە سێەکەی نزیک دەکەمەوە دەیکەمە ژمارەیەکی سروشتی چونکە 9 ڕەنووسەکی گەورەیە سێەکەی دەکەم بە 4. ئێستا لە کۆکردنەوە زۆر ئاسانە، دەتوانم ئەو فاریزانە هەر لابم، دەبیتە 5 کۆ 20 کۆ 4 5 و 20 25 کۆ 4 29 کەواتە دەنووسم سەرجەمی ئەو سێ ژمارەیە یەکسانە بە نزیکەی 29 چونکە ئەو سێ دەکەنە بەڕاستی دەکەنە 29، بەڵام ژمارەکانی من لێرە یەکسانن بە نزیکەی 29 نەک بە 29 نزیکەی 29. هاتینە لای چۆن ژمارە گونجاوەکان بەکاردەهێنی بۆ خەمڵاندنی ئەو دوو ژمارەیە. لێرە هەستم کرد ئەو دوو ژمارەیە بەڕاستی دوو ژمارەی ئاسان نەبوون، ئەمن زۆر خەریک بووم هەتا دوو ژمارەی گونجاوم پەیدا کرد، هێشتاش زۆر نازانم ئایا ڕێیەکەم ڕاستە یان نا. با بچین بزانین ئەمن کوفت بیرم کردیتەوە. 432
یەکەم جار 432 تەنیا فاریزەکەم لابرد، واتە تەنیا کردمە ژمارەیەکی سروشتی، چونکە لێرە ئەو دووە ڕەنووسەکی گچکەیە هەر کردمە سفر تەواو. ئەوجا ژمارەکەی دیکە دوو ژمارەی تەواو هەفت لە دەیە کردمە سێ، چونکە هەفت ڕەنووسەکی گەورە بوو. لە کاتی دابەشکردنی ئەو دوو ژمارەی زۆر ئاسان نییە وەکو نمونونەکەی کتێبەکەی کە زۆر ئاسانە 160 دابش 8 دەبواە ئەوان نمونەیەکی زەحمەتتر شیکارکەن، بەڵام زەحمەتەکەیان بەجێهێشتیە بۆ خوێندکاری ژیر. باشە 432 کە دابەشی سێی دەکەین، لێرە ئەوە کەوەچی دەبینن ئەنجامەکەی بووە 144 4 دابش سێیەک. لەو جۆرە پرسیارانەم شیکار کردێ لەبەرەوەی نامەوێت بە دوور و درێژی شیکاری کەم خوێندکاری ژیر. پاشان جۆرە چیتکەش ئەو جارەی 432 کردە 420، هەرچەندە نازام ئەوە شیاوە گونجاوە دەکرێوا بکەین، بەڵام ئەو جۆرەشم دروست کرد. دەتوانی لەگەڵ وانەبێژەکەت گفتوگۆ بکەی بزانی ئایا ئەوە ڕێیەکی ڕاستەیان نا. لەو کاتەی 140 ئەنجامەکە 140 ئەنجامی دابشکردنەکە. ئەو دووڕێیە هەز دەکەم ڕەنگە دووڕێی دوژمارەی گونجاو بن، بەڵام زۆر دڵنیا نیمە، چونکە ئەو دوژمارەی زۆر سەیر بوون بەلای من. هیچ لەو جۆرە نمونانە لە کتێبەکەی شی نەکرایتەوە هەتا بزانین لێرە خوێندکاری ژیر دێمە لای دێمە کۆتایی ئەو لاپەڕەی 34. هیوادارم سوودی هەبی و هەر گفتوگۆیەکیش دەتانەوێ بکەن توان لە کۆمنتەکان گفتوگۆیەکە یان پرسیارەکەی بنووسن. هەتا وانەی داهاتوو لاپەڕە 35 هەر بژی.